سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵ هاوڕانی هاوکارم هاتوونێتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی گەشتیاوڵەکانی سەرلەبانی ڕۆژی دووشەممە سەرەتا سەردێڕی چەند هۆڵ کۆبوونەوەی خانەنشینکراوانی تامی نیشتمایی لە کرماشان و چەند شاری ئێران ناڕەزایەتی کامیۆندارانی ڕۆژهەڵاتی کوردستان لە ئاسکەمی سوتەمەنی دەست بە سەرکردنی شارۆمەندێک لە شنۆ تاڵانکردنی سیستماتیکی دارستانەکان لە باکووری کوردستان کۆبوونەوەی کرێکارانی شاغڵ لە سەنعەتی نەوتی ئێران و ناڕەزایەتی کرێکارانی شارەداری لە بەندەرعەباس. درێژەی هەواڵەکان کۆبوونەوەی خانەنشینکراوانی تامی نیشتمایی لە کرماشان و چەند شاری ئێران ڕۆژی یەکشەممە 13 جۆزەردانی 1403 خانەنشینکراوانی تامی نیشتمایی لە شارەکانی کرماشان، تاران، شوش و ئەهواز دژ بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. خانەنشینکراوانی تامی نیشتمایی هەر هەفتە لە ئاسپایەخنەدانی بەرپرسانی ڕەژیم بە کێشە و گرفتەکانیان کۆدەبنەوە. خانەنشینکراوانی تامی نیشتمایی خوازیاری چوونە سەرەوەی ئاستی حەقدەست و مەزایە بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی هاوسانسازی و دابینکردنی بیمەی دەرمانی بوو. ناڕەزایەتی کامیۆندارانی ڕۆژهەڵاتی کوردستان لە ئاسکەمی سوتەمەنی بە پێی هەواڵی گەشت و کامیۆندارانی ڕۆژهەڵاتی کوردستان لە ئاس نەبوونی سوتەمەنی ناڕازین و دەڵێن بۆ وەرگرتنی گازۆیل چەند کاتژمێر لە ڕیزدا دەوەستن. بەوتەی ناڕازیان دۆخی بڵاوکردنی گازۆیل لە ناوچە سنووریەکان زۆر کارە ساتبارە و شۆفێرانی بار هەڵگر ناچارن چەندین کاتژمێر لە سەفدا بوەستن. نائستانداربوونی ئۆتۆمۆبیلەکان سیاسەتە هەڵەکانی ڕەژیم بۆ بەرەنگاربوونەوە لەگەڵ قاچاغی سوتەمەنی نایەکسانی خراپی سامانەکانی بڵاوکردنی سوتەمەنی و هیتر سەرەکیترین هۆکارەکانی کەمی گازۆیل لە ناوچە سنووریەکانە و بەڕێوەبەرایەتی ناکارامەی دەوڵەت دۆخەکەی بۆ کامیۆنداران سەختتر کردووە. دەست بە سەرکردنی شارۆمەندێک لە شنۆ ڕۆژی یەکشەممە 13 جۆزەردان شارۆمەندێکی خەڵکی شاری شنۆ بە ناوی مەتین ناسراو بە زانیار مێهدیزادە لەلایەن هێزانامنیەکانەوە دەست بەسەر کرا. مەتین مێهدیزادە خێزاندار و خەڵکی گوندی زمەی سەر بە شاری شنۆیە کە بەبێ بەڵگەی قەزایی لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزراوە. تا کاتی بڵاوبوونەوەی ئەم هەواڵە زانیاریەک لەسەر هۆکاری بەندکران و شۆنی ڕاگیرانیە و هاوڵاتیە لە بەردەستانیە. تاڵانکردنی سیستماتیکی دارستانەکان لە باکووری کوردستان بەپێی ئەو ڤیددیویانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کراوەتەوە بەکرێگیراوانی دەوڵەتی تورکیا دەستیان داوەتە تاڵانکردنی سیستماتیکی دارستانەکان لە باکووری کوردستان و زیانێکی زۆریان بە ژینگە و سروشتی ناوچەکە گەیاندووە. بەوتەی چالاکانی مەدەنی باکووری کوردستان دارستانەکانی بەستا، جوودی، گابار و شەرناخ بە ئەنقەست لەلایەن دەست و پەیوەندیەکانی دەوڵەتی تورکیا لەناوبراوە و دارەکانی بۆ شارەکانی دیکەی تورکیا تاڵان کراوە. لە چەند مانگی ڕابردوودا دانیشتوانی ئەو ناوچانەی جەنگەڵەکانی لە ناوچووە چەند جار کۆبوونەوەی ناڕزایەتیان بەڕێوەبردووە بەڵام لەلایەن پۆلیسی تورکیەوە سەرکوت کراون. کۆبوونەوەی کرێکارانی شاغڵ لە سەنعەتی نەوتی ئێران ڕۆژی یەکشەممە 13 جۆزەردان کرێکارانی پرۆژەیی و ئەرکان سالسی شاغڵ لە باشووری ئێران لە ناڕەزایەتی بە دۆخی خراپی پیشەیی و مەعیشەتی کۆبوونەوە. بەپێی راپۆرتەکان کرێکارانی ئەرکان سالسی شاغڵ لە شرکەتی وەبەرهێنانی نەوت و گازی گەچساران، کرێکارانی پرۆژەیی شاغڵ لە شرکەتی نەوتی ئەهواز و شرکەتی حەفاری کۆبوونەوەی ناڕەزایەتیان بەڕێوە بردووە. کرێکارانی سەنعەتی نەوت خوازیاری چوونە سەرەوەی ئاستی حەقدەست و مەزایە بەکردەوە دەرهاتنی مادەی دێ ئەرک و بەرپرسیارەتی پرسنۆلی نەوت بەڕێوەچوونی گەڵاڵەی ڕیزبەندی پیشەکان دابینکردنی بیمەی دەرمانی و ئیمکاناتی ڕفاهی کۆتایی هێنان بە دەستێوەردانەکانی دەوڵەت لە سندوقی خانەنشینی کرێکارانی سەنعەتی نەوت بەکردەوە دەرهاتنی یاسای 14 ڕۆژکار 14 ڕۆژ پشودان تەزمینی ئەمنیەتی پیشەیی و وەلانانی پەیمانکار و بەڕێوەبەرانی ناکارامە بوو.
ناڕەزاتی کرێکارانی شارەداری لە بەندەرەباس. ڕۆژی یەکشەممە 13 جۆزەردان کرێکارانی شارەداری بەندەرەباس لە ئاستۆخی خراپی پیشەیی ناڕەزایەتیان دەربڕی. بەپێی راپۆرتەکان کرێکارانی پاکبانی شارەداری بەندەرەباس بە کۆبوونەوە لە بەردەم ئەم ناوەندە دەوڵەتیە خوازیاری تەزمینی ئەمنیەتی پیشەیی، پێدانی حەقدەست و مەزایە دواخراوەکان، زیادکردنی حەقدەست بە پێی هێڵی هەژاری، دابینکردنی بیمەی دەرمانی و گۆڕانی دۆخی پیشەیی بوو. کۆبوونەوەی خانەنشینکراوانی فولاد لە چەند شاری ئێران. خانەنشینکراوانی سەنعەتی فولادی ئێران ڕۆژی یەکشەممە 13 جۆزەردان بۆ جارێکی دیکە دژ بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان خۆپیشاندانیان کرد. بە پێی زانیاریەکان خانەنشینکراوانی سەنعەتی فولاد لە شارەکانی ئیسفەهان، تاران و ئەحواز بە کۆبوونەوە لە بەردەم سندوقی خانەنشینی و ڕێپێوان لەسەر شقامی شارەکانیان خوازیاری زیادکردنی حەقدەست، هاوسانسازی حەقدەست، هەڵوەشانەوەی بڕیاری دەوڵەت بۆ تێکەڵکردنی سندوقەکانی خانەنشینی و گەڕانەوەی سربەخۆیی بە سندوقی خانەنشینی کرێکارانی سەنعەتی فولاد بوو. بانکێشتی چالاکێکی سنفی فەرەنگیانی بوشێر بۆ دادگا. محسن عمرانی، ئەندامی کانونی سنفی فەرەنگیانی بوشێر بۆ جارێکی دیکە بانکێشتی دادگای ئینقلابی ئەو شارەکرا. بە پێی راپۆرتی شۆڕای هاوئاهەنگی ڕێکخراوە سنفیەکانی فەرەنگیانی ئێران، محسن عمرانی ئەبێ ڕۆژی 14 پوشپەری ئەم ساڵ خۆی بە دادگای ئینقلابی بوشێر بناسێنێت. ڕۆژی 29 ڕێبەندانی ساڵی ڕابردوو ئەو چالاکە سنفیە بە تۆمەتی تێکدانی ئاسایشی گشتی بە جەریمەی ماڵی مەحکوم و سزاکەی لە دادگای پێداچوونەوە هەڵوەشێندرا. ناوبراو مانگی گوڵانی ساڵی 1401 لەلایەن ئیدارەی اطلاعاتی بوشێرەوە دەست بەسەر و کۆتاییەکانی ڕێبەندان بە دانانی وەسیقە ئازاد کراوە. جێبەجێکرانی سزای سێدارەی 67 بەندکراو لە مانگی مەی 2024 زاینی. بە پێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ لە ماوەی مانگی مەی 2024دا سزای ئێعدام بەلانی کەم 67 بەندکراو لە زیندانەکانی ئێراندا جێبەجێکراوە. لە مانگی مەیدا سزای سێدارەی 25 بەندکراوی کورد لە زیندانەکانی کۆماری ئیسلامی جێبەجێ کراوە کە 37% کۆی گشتی ئەعدامەکان لەخۆ دەگرێت. شایانی باسە کە 15 بەندکراوی تورک، 5 بەندکراوی بەلوچ و 3 بەندکراوی خەڵکی ئەفغانستان لە سێدارەدراون. هەروە سزای سێدارەی 4 ژن لە بەندیخانەکانی ڕەژیمدا جێبەجێکراوە. زیاترین ئاماری ئیعدام لە زیندانەکانی پارێزگای ورمێ بووە. بە پێی ئەو راپۆرتە 2 حاڵەت بە تۆمەتی سیاسی و ئاینی، 26 حاڵەت بە تۆمەتی کوشتنی بانقەست، 38 حاڵەت بە تۆمەتی پەیوەندیدار بە ماددە هۆشبەرەکان و 1 حاڵەت بە تۆمەتی دەستدرێژی سێکسی بووە. دوا هەواڵمان سەبارەتە بە کوژران و برینداربوونی 8 کەس بەهۆی داڕمانی ساختمانێک لە ئیستانبول. ڕۆژی یەکشەممە 13 جۆزەردان ساختمانێک لە ڕۆژاوای شاری ئیستانبول لە تورکیا ڕووخاو بەو هۆیەوە کەسە گیانی لەدەستدا و 7 کەسی دیکەش بریندار بوون. بە پێی راپۆرتی میدیاکانی تورکیا هێشتا هۆکاری ڕوخانیە و ساختمانە ڕوون نەکراوە، بەڵام هێزەکانی ئاگرکوژینەوە و فریاگوزاری خێرا توانیوانە 7 کەس بە زیندوی ڕزگار بکەن، بەڵام باری تەندروستی 2 کەسیان ناجێگیرە و کەسە گیانی لەدەستاوە. شانی باسە کە گەڕان بە دوای ونبوواندا بەردەوامە و ئەگەری هەیە ڕێژەی قوربانیان بەرز بێتەوە. بەڵێ ئازیزان و خۆشەویستان، گەشتیاوڵەکانی سەرلەبانیتان پێشکەشکرا فەرموون بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵ.